الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. خوايا برحمي خوت لمن ببورة بأمتي رسول الله صلى الله عليه وسلم حساب منك لدايكو باوك من خوش ببا بخزمتكاري دين قبول منك سرراست و دلراست و دمراست منك دل پاک و دست پاک و چاو پاک و دم پاک منك. بسم الله الرحمن الرحيم. سرتاي همو كاريكي خيرا ايمش بسم الله دس بي دكين ويكمين برنامه من لخزمتانا بباسي بسم الله درازيني نو پیغمبري خواه صلى الله عليه وسلم دفرمي كل أمر ذي بال لم يبدأ بالبسملة فهو أبتر. همو كاريكي گرنگ همو كاريك خاوني بهابت پێویستە بە بسم الله دەست پێ بکە. لە سنەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم کاتێک کە قورئانە خوێنی دەبێ بڵێ بسم الله الرحمن الرحيم. کاتێک کەوە نان ئەخۆیت بسم الله الرحمن الرحيم، ئاوە خۆیتەوە بسم الله الرحمن الرحيم، دەیتە ناو مزگەوتەوە بسم الله ئەکەیت، ئەچیتە سەر ئاو بسم الله ئەکەیت، لە کاتی سەرجەیە بسم الله ئەکەیت، کاتێک کە تۆ فەرمانبەری کارمەندی بەڕێوەبەرێکی ئەچیتە ناو دائیرەکەتەوە بسم الله، دەرگای ماڵەکەتدا ئەخەی بسم الله، دەرگای ماڵت ئەکەیتەوە بسم الله، هەموو کردارێکت بە ناوی الله بە بسم الله دەست پێ بکە. ئێمە بۆ تێگەیشتنی زیاتر لە بسم الله بۆ ئەوەی بزانین چ بەهایەکی گەورە و چ قیمەتی و نرخێکی بەرزی هەیە، پێویستمان بەوەی هەر هەمومان منیش و ئێوەش سەفەرێک و گەشتێک بکەین. دیارە هەر کەسێ بیەوێ سەفەر و گەشتی بیابانێک بکات، لەم بیابانەیە ئەبێ زۆر وریابێ، لەبەر ئەوەی لە بیابانە چەندین خێڵەکی هەن، ئەبێ پەنا بەرێتە بەر گەورەی هەموو خێڵەکان بۆ ئەوەی ڕزگاری بێ لە شەڕی خێڵەکان، بۆ ئەوەی ئازاد بێ بە بیابانە بگەڕێ. دەی با هەر هەمومان پێکەوە بچینە خزمەت ئەم چیرۆکە کە دوو کەس ئەیانەوێ بیابان ببڕن، ئەیانەوێ پێکەوە گەشتێک بکەن. ئەم دوو کەسە هەردووکیان ئەچنە ناو بیابانەوە، یەکەمینیان کەسێکی عاقڵ و لێبوردە وریا هەرزوو پەیوەندی ئەکات بە خاوەنی گەورەی ئەو بیابانەوە، پەیوەندی پێوە ئەکات ئەچێتە خزمەتی، ئەویش کارتێکی ئەداتێ، کارتەکەش ناوی گەورە و سەرۆکی وڵاتەکەی لێ نووسراوە، سەرۆکی هۆزەکان، بەڵێ لە هەر شوێنێک هەر گرفتێ بێتە ڕێی ئەم بە ناوی سەرۆکەوە کارتی خۆی بەرزەکاتەوە و ناوی ئەو ئەهێنێت، گرفت نایەتە ڕێی. گەشتێکی زۆر ساز و خۆش بەرهەم ئەهێنێ، گەشتێکی زۆر جوانەکات، ئەڕوا بە بیابانە ئەگەڕێت، لەم بیابانە ئەگاتە لای هەر هۆزێک، هۆزەکە زۆر ڕێزی لێ ئەگرن، حورمەتی لێ ئەنێن، هەر پێداویستێکی هەبێ بۆی جێبەجێ ئەکرێ. لە بەرامبەردا کەسێکی تری نالێبوردە، کەسێکی تری لە خۆبایی کاتێکەوە ئەچێتە بیابانەوە ئەڵێ بیابانێکی چۆڵ، شوێنێک کە هیچ کەس پێیە ناگوزەرێ، چەند عەشیرەت و خێڵەکێکی بچووک نەبن تایە، من چ پێویستم بەوەیە بچمە لای گەورەی ئەم بیابانە؟ بۆیە دەست ئەکات بە ڕۆیشتن و ڕێگەبڕین، هەرزوو لە ترسی چەتە و لە ترسی ئەو کەسانەی کەوە ڕێگرن و یەنە سەرڕێی ترسێکی زۆری لێ ئەنیشێ، غەمێکی زۆر دایەگرێ، ڕێگا ئەبڕێ، ناڕەحەت ئەبێ، ماندوو ئەبێ، زۆر کات تووشی ئەوە ئەبێ بپاڕێتەوە لە بوونەوەران لەو کەسانەی کە وەکو ئەو ئینسانن، مەجبورە لێیان بپاڕێتەوە، لێیان بلاڵێتەوە، بۆ ئەوەی لەم دارستانە تووشی ناڕەحەتی نەبێ، لە هەموو شتێک ئەترسێ. ئەم دوو کەسە ئێمەین لە بوونەوەر و لە ژیانە، ئەو بیابانە بریتێ لە حەیاتی ئێمە، لە ژیانی ئێمە، ئابزانین ئێمە لە ژیانە، بزانین لە ژیانە توانیومانە پرسکەین، توانیومانە لەگەڵ خاوەنی بوونەوەرەکاندا، خاوەنی بیاباندا کە ڕەب العالەمینە ئەڵڵایە، ڕەبط و پەیوەندیەکمان هەبێ. بەڵێ کاتێک کە ئینسانی ئیماندار، کەسی مؤمن و مسلمان، کاتێکەوە بەناو ئەم دنیادا ئەگەڕێ ئەسوڕێ، لە هەموو شوێنێکە ئەتوانێت کارتی خۆی دەربێنێ،
ئەتوانێت بە ناوی خواوە قسە بکە کاتێکەوە دەست بۆ هەر شتێک ئەبات پرس بە ئەڵڵا ئەکات بۆیە ترسی نییە محاسبەی نییە لە شتە حەڵاڵەکانە بۆ هەر شتێک ناوی بسم الله لێ ئێنێ بە عیبادەت نان خواردن حەڵاڵە کاتێک کە ئینسان ئەیخوات بەس کەسی ئیماندار مادام بسم الله لێ ئەکات و پرس ئەکا بە ڕەب العالەمین بۆی ئەبێتە عیبادەت سەرجەییکردن لەگەڵ خێزانە ئەمە یەکێکە لە حاڵەتەکان کە حەڵاڵە ئەمما کاتێک کە بسم الله لێ ئەکرێ ئەبێتە عیبادەت چونکە پرسی کردووە چونکە داوای کردووە لە ڕەب العالەمین لە خوای دارەسان و لە خوای بیابان و لە خوای هەموو جێتی پێویستە هەر یەکێک لە ئێمە لە هەموو کارێکە بۆ ئەوەی لە ترس لە زەلیلبوون لە بەردەم بوونەوەرەکاندا نزم بوونەوە لە ئاستی ئینسانیەتی خۆمان پێویستمان بەوەیە کە هەر یەکێک لە ئێمە داواکەن لە الله داواکەن لە ڕەب العالەمین بە ناوی ئەوەوە دەست پێ بکەین هەموو کارێکمان هەر بە ناوی ئەوەوە بێ دیقەت بدە کاتێک کە جوندیەک ئەتوانێ بە ناوی یاسا و نظام و دەوڵەتەوە قسە بکە بە ناوی وڵاتێکەوە قسە بکە تۆش کاتێکەوە بە ناوی ڕەب العالەمینەوە بە ناوی الله کە قسە ئەکەیت هوشیار بە بزانە کە تۆ کەسێکی زۆر بچووک بوویتە کەسێکی زۆر گەورە ئێمە زۆر بێدەستەڵاتین ئێمە زۆر بێتوانین ئێمە هیچ توانایەکمان نییە لە ئاز گەورەی ڕەب العالەمین ئێمە خاوەنی هەناسەیەکی خۆمان نین ئێمە خاوەنی نەفەسێک نین کە لە سنگمانەوە دەرئەچێ خاوەنی وتەیەک نین کە لە زارمان دەرئەچێ هەمووی نعمەتی خوایە بەسەرمانەوە دەی ئێمە بەم بێدەسەڵاتیە پێویستمان بەوەیە لە هەموو شوێنێکە کارتی خۆمان دەربێنین بە ناوی پاشای گەورەوە قسە بکەین بڵێن بسم الله دڵنیابن لە بسم الله کە هەموو بوونەوەران پێکەوە سەر تا سەر ئەوانیش لەگەڵ ئێمە ئەڵێن بسم الله دیقەت بدە تۆوێکی زۆر ناسک کاتێکەوە بچووک لە ناو زەویە دائەنرێ کاتێک بە ناوی ئەڵڵاوە چەکەرە ئەکات و سەر دەرئەهێنێ ئەم تۆوە بچکۆلە دارێکی زۆر گەورە لەسەر سەری ڕائەگرێ دارێک کەوا باڵەکانی شۆڕ ئەکاتەوە بە جۆرەها میوەی جوان بە قورساییەکی زۆر لەسەر سەری تۆوێکی بچکۆلە چونکە بە ناوی ئەڵڵاوە دەست پێ ئەکا بزانە هەموو بوونەوەران بەم شێوازن هەموو بوونەوەران بەم کەیفیەتەن دیقەت بدە هەر ئەم تۆوە ناسکە کاتێک بە ناوی بسم الله وە دەست پێ ئەکا ئەم ڕەگە ناسکانەی ئەتوانن بەردێکی زۆر ڕەقلەت بکەن ئەتوانن درزێکی زۆر گەورە بخەنە بەردێکی ڕق و سەری ناسکی خۆیان دەربێنن چونکە بە ناوی ئەڵڵاوە دەست پێ ئەکەن ئەمە دەرخستنی معجزەی موسای عەلەیه السەلام معجزەی موسا کاتێکەوە موسا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ خوا ئەمری پێ ئەکا فەقل نەضرب بعەساکە الحەجەر دارێک بەدەست موساوە بەردێک قاش و لەتەکە ئاوی لێ هەڵ ئەگۆزێ ئەمە ئیرادەی خوایە مادیەت نامێنێ کە ناوی ئەڵڵا تێنا دیقەت بدە ئەم گەڵا ناسکە جوانانە لەبەر گڕە و گەرمی خۆردا ئەبەم ناڕەحەتیە دیقەت بدە ئەوەستن ئێمە خۆمان ناگرین لە بەردەم خۆرە ئەوان بەو ناسیکی خۆیان ئەگرن لە بەردەم خۆرە خۆیان ڕائەگرن چونکە ئەمانە بە ناوی خواوە ئەژین زیکریان هەیە هەرچی لە ئاسمانەکان و زەویە هەیە تەسبیحاتی ئەڵڵا ئەکات ناوی خوا ئەهێنێ دیقەت بدە ئیبراهیم عەلەیه السەلام کاتێکەوە ئەخرێتە ناو ئاگرەوە خوا جەلە جەلالوه ئەمرەکات یا نار كوني بردا وسلاما على إبراهيم أي آجر لسر خوبة هادئ ببرانبر إبراهيم عليه السلام وها سرماي مكة وها ساردي مكة وكا رغب بيتوا بردا وسلاما على إبراهيم دي أم قلا جوانانا بم ناسي كي خويان لبردم خورا أوستن هوايكي باكش بوئي بأيما بدن چونك بناوي الله ودسيان بيكردوا چونکە بسم الله زیکریانە دیقەت ئەدەی خۆیان ڕائەگرن ئەمە دەرسێکی گەورە بە ئێمە ئەدا زۆر کات لەوە ئەچێ ئێمە جانیبی مادیگەرایەتی بمان ترسێنێ ئینسانی ئیماندار ناترسێ چونکە ئەزانێ هەر کارێک کە ناوی بسم الله لێ هات مادە لە بەردەمیا زۆر بچووکە بێتەوە چونکە خوا جەلە جەلالوه کە ئەم دەستوورەی داناوە ئەم یاسا و نظامەی بەم شێوازە لە حەیاتە تەرتیب کردووە بزانە کە بسم الله ئەتوانێ یاسا و دەستورەکانت بۆ بگۆڕێ لەوە ئەچێ لە عەیش و حەیاتە زۆر کات تووشی نەهامەتی هاتبی لە ڕزقدا
لەمە دوا کە دوکانەکەت کردەوە بڵێ بسم الله زۆر کات سیارەکەت تووشی شکان و ناڕەحەتی کردووی لەمە دوا کە چوویتە ناو سیارەکەت بڵێ بسم الله هەموو کارێکی خەیرت هەر بە بسم الله دەست پێ بکە بۆ بسم الله بژی لەگەڵ بسم الله یا بژی بزانە بسم الله بەڕەکەتێکی زۆر تایبەتی هەیە علەما ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ تەجربەیان کردووە کاتێک کە ئینسان بسم الله ئەکات ناوی خوا جەل جەلالوه ئەهێنێت زۆر گەورە ئەبێ چونکە ئەمێکی بێدەستەڵات پەیوەندی کردووە بە خوایەکی زۆر بەدەسەڵات لە هەموو کارێکی خێرتا تۆش وەکو سەرجەم گیان لەبەران لەگەڵ ئەوانە هەر هەموو هاوار بکە و بڵێ بسم الله دەستبردنت بۆ هەر کارێکی خێر بڵێ بسم الله بە ناوی خواوە هەموو کارێکت بەجێ بێنە زمانت تەڕ و پاراوکە بە ذیکری بسم الله وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم